بینەرانی ئازیز و خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەو قەوتوی تلڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە هەورێ عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حیکمەتیشمان لەگەڵا قسە واسەکەین سەبارەت بە بارودۆخی ئێستای ئێران و وەزعیەتی ڕژیمی جمهوری ئیسلامی پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم هەورێ دارابیەکە دەنگی منەویسی زۆر خۆشاتی بۆم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تلڤیزیۆنی پەرتۆ بەڵێ سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆش کە داوەتەکەی بەقبول هاوڕابێداری هەروەکو ئاگاداری دەیان فاکتۆری عەینی و واقعی ئەوڕۆ لە کۆمەلگای ئێران و مەنتەقە دەلالەت لەوە دەکا باز لەوە دەکا کە جمهوری ئیسلامی لە سەراشیبی و لە لەبەی پەرتگا و سقوتی خۆیان قەراری گرتووە. بە نەزەری ئێوە بۆچی ڕژیمی جمهوری ئیسلامی گەیشتووەتە ئەم مەرحەلە و بە سقوتی خۆی نزیک بۆتەوە ئەوە هەموو دنیا چەپ ڕاست و هەموو منتەقە و دنیا بەمای ئەترافەکەن کە واقعیتێکە کە لەسەر ڕێگای جمهوری ئیسلامی قەراری گرتووە. نەزەری ئێوە چییە فەرمووی؟ بەڵێ سپاس دەکەم هەروەکو خۆت ئیشارە پێ کرد ئەوزای ئاحوالی خودی ئێران و ئەوزای ئاحوالی جیهان و منتەقە لە رابطە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە وا نیشانەدا کە تۆ ئیشارە پێەکەی دەیلەکەشی ئەوەیە کە جمهوری ئیسلامی لە عەرسەی بینالمەلەلیال ئەو قودرەتی جارانی نییە کە بتوانێت مانۆڕی پێوە بە بتوانێت باشگیری پێوەکە بتوانێت بربەرەکانی و جدی بکە و هیچیشی لەسەر حەسێب نەکرێت. ئەمە هەڵەگەڕێتو بۆ چی؟ لە سەتحی مەنتەقەشە عینیشتە و بە تەریقی ئولا ئەمە لە ئێرانایە ئەم مەوزوعە ئەساسەن بەهۆی ڕاوێستاوی و تەلاشی 45 ساڵەی خەڵکی ئێران نەبرا بە جمهوری ئیسلامیایە چون جمهوری ئیسلامی لە ئەوە ڕۆژێکۆ کە تەحمیل کراوە بەسەر خەڵکی ئێرانە تاوەکو ئەمڕۆ پرۆسەی بەقا بەکاردێنێت بەدەلیلەوە کە واقعەن خەڵگەرێکی نییە تۆ ڕژیمێک کە خەڵگەرێکی نەبێ و دایسە پێ من بەم لە خەڵکە ئێتە ئەو ڕژیمەشێ بۆ قای خۆی و چنگ لە هەموو شوێنێک بکوتێ ئەو بۆ ئەوە کە ئەم بەقا هەر لە ئەوەڵۆ وەکو سیاست گریبانگیری جمهوری ئیسلامی بووە و متوجه بووە کە خەڵکی ئێران بە مەحزیەوە کە ئەوەی کە ئاگادارە و ئەوەیش کە ئاگانیە بە مەحزی ئاگاداری بلا فاصلە بربەرەکانی جدیەکە بۆ لابردن و ڕوخانی ئەم ڕژیمە دەنەچیجە و هات حەسارێکی سیاسی و نظامی لە سەتحی منتەقەی خاوەرمیانە وەکو پەرژینێک لە دەوری خۆی شنی و ئەو ناوینا مەحوەری مقاومەت لە وڵاتانی سووریە، عێراق، یەمەن، لوبنان، فەلەستین و غێرە و غێرە و هەروەها چەند وڵاتی دەوروبەری نزیکی خاوەرمیانەش لە سەتحی ئەفریقا. ئەم سەروەتی ئەم کۆمەلگایە گوێزاوە ئەوێ تاو تەلاش خۆی گوێزاوێ کە ئەو پەرژینە ئەوە محکەم بێ کە دەستی دەرەکی ئەگەر ڕۆژە لە ڕۆژان لەگەل یا ناحەز بن یا بلاخەرە ئستکاکێکەوێتە بینیان بۆ دەستڕەسی بە جمهوری ئیسلامی یا مەحاڵ بێ یا دەستیان پێی نەگا چون ئەوە زانێ لە سەتحی جامعە خەڵک لە مەقابلیا وێستاوە لەوە ڕۆژۆ وەختی ئەم خەڵکە وێستاوە ئەو بە مەیلی خۆی چون ئەو پەرژینەی دروست کردووە و باجی سندووە لە وڵاتانی ئوروپایی و ئەمریکا و خەریک گرەوگانگیری بووە و خەریک بۆمدانانن بووە و خەریک کاری تەروریستی بووە لە سەتحی ئوروپا و ئەمریکا و لە سەتحی مەنتەقا دەرنەتیجە لە هەموو تەلاشە دژی ئینسانیەکانی جمهوری ئیسلامی سەرف نەزەریان کردو بە خاترەوە کە لەگەڵ خۆیان بسازێت و هیچیان نەوتووە وەگەرنە ڕژیم هەر لەوە ڕۆژۆ بەهۆی ئەو سیاسەتەوە کە لە مقابلیا وێساوە و سیاسەتەی کە جمهوری ئیسلامیمان ناوێت لەلایەن خەڵکۆ و جەرگ بڕ بووە ئەسڵیشە فاکتۆری ئەسڵیە توانی هەمووی ئیمکاناتێکی بەکارهێناوە کە بربەرەکانێکا و بکوژێ و ببڕێ. ئەمە ئەو شتە بووە کە واقعاً توانیوێتی بەڕژیمێکە لە سەرەتاوە لەگەل خەڵکا شەڕی بووە وەکو وەسڵەیە چەسپانیوانە بەم خەڵکەوە ئەم خەڵکە هەڵی نەبژاردووە بە دڵیان نەبووە فقط یەک حربەی یەک سیاسەتی یەک بۆ چوونی لە عەرسەی داخلیا لە ئێرانە کاری کردووە لە ئەوڵۆ تا بە ئیمڕۆ بەباشی ئەویش کوشتار گردن و بڕین قەتڵعامکردنی خەڵک و چاڵکردنی دەستە جەمعی خەڵک لە ئێرانە
برسێتی نگایشتنی خەڵکو و دەیان فاکتۆری تر بۆ بەڕێوەبردننی ئەم سیاسەتەی بەڵێ ئەمە ئەو عاملەیە کە ئەمڕۆ ئەو فاکتورانە کە تۆ ئیشارە پێ کرد واقعین و ئەمڕۆ گریبانگیری ڕژیم بووە. زۆر سوپاس بۆ تۆزەکانە هاوڕێیان وڵاتدارەبی ئالارەغمی هەر هارتوپورتێک کە جمهوری ئیسلامی ئەیکا چ لە سەتحی منتەقە و بینەلملەلەیە چ لە بۆهرانهای ناوخۆی و ناتەوانی و عەجز و بنبەستەکانی ئەلان ئازانین و ئاگاداری کە ئەوزاعی سیاسی جمهوری ئیسلامی لە منتەقە و شکستی یەک بە دوای یەکا بەتایبەت لە 14 مانگی ڕابردووە بەیسا لە هێرشەی کە حەماس کردی بۆ سەر ئیسرائیل ئیدی تەواوی ئەو شتەی کە ناویان نابوو مەحوەری مقاومەت لەبین چووە بۆرانهای جۆراوجۆر دامەگیری جمهوری ئیسلامی بووە باتەوەزێ بەم ئەوزا و ئەحواڵە کە جمهوری ئیسلامی گوتم ئەلارەغمی هەر ئیدعایەکە خۆی کافی وابێ مەحوەری مقاومەتی هەروە ماوە و وەزنەیەکی قورس و قایمە لە منتەقەکەدا لەم فەزا عمومیە کە ئەو بۆهرانی منتەقەکەیەکی دەرەوەی ئێران و لە ناوخۆی ئێرانیشە لەو پەڕی نالەباری و سەردەرگمی و بۆهرانێک کە دووچاری بۆ ناتەوان لە تەحققی خاستەکانی خەڵک و خەڵکیش لە هەموو کات متعرضتر بە جمهوری ئیسلامی لە مەیدانان پرسیارەکەی منەمە جنبشی سەرنگونی لەکوێی ئەم داستانەدا قەرارەگرێ ئایا ئەم جوڵانەوە ئەم جنبشەکە وەسیعەن لە مەیدانەوە 90% زیاتر لە 90%یش حتا گەیوتە هێزە مسەلحەکان و نیروهایە کە تایسە جمهوری ئیسلامی ڕاگەیاندووە ڕاگرتووە ئەوانیش معتەرض و ناڕازین ئەم جنبشە کەیە توانێت لەم شەرایطەدا خاست و مطالبە و ئارەزوەکانی خۆی تەحقق پێ بدا و بە قەولی فارسی لەسەر کورسی دای بنێ شعاری ئەوڕۆیان ئەم شعارانە و ئەم خاست و مطالباتانیان چۆن توانن تەحقق پێ بدەن و بۆ بەرەو ئایندەیەکی باشتر بەرەوڕووی خۆیان ئەمە وتم ئەم جوڵانەوەی حەقوازیە لەکوێ ئەم داستانە قەرارەکرێت گەرەکمەوە بڵێم کە جنبشی تەمەنی جنبشی سەرنگونی لە ئێران 45 ساڵە و خەڵک ئەبێ افتخارکە بە خۆی کە ئیسا ما حەسڵی خۆی هەم لە سەطحی منتەقا و هەم لە سەطحی ئێرانە بەڕوونی ئەبینێ ئەوە کە ئیتفاق کەوتووە و مەحوەری مقاومەتەکەیشی تێکشکاوە ئەو ما حەسەڵە دەسڕەنجی هەزاران و سەدها هەزار کوشتەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشان و ژنان و جوانانێکە کەواقع لە ماوەی 45 ساڵی ڕابردووە ئەم شەڕیان کردووە بێ ئەمە هیچ وەختێک مەحوەری مەقاومەتی تێک نەچوو بێ ئەمە ئەگەر ئیسا خەڵکی ئێران بیامتایە بەڵێ تۆ بە شەڕی خۆ دێدامە بە ئێمەش وەکو شەڕی ئێران وێراق دیسان سوتەمەنی شەڕەکەی تۆ ئەبین خۆمانەین بە کوشت بۆت بەسەر مینە ئەڕۆین گوێ ناین بە بۆمباران و کوشتار و قەتڵام غیرە ممکنە جمهوری ئیسلامی هەرزاڵ بوو هەر بە شێوەی خۆی ڕۆشت و هیچ حریفێکیش بەم شێوە نەیەتوانی پاشە کشێ پێکە ئەبێ خەڵک گفتکارکە بە خۆی کە ئەم پاشە کشێکە بە ناوی مەحوەری مقاومەت لە سەطحی منتەقەی خاوەنمیانە کردوەتی دەستاوەردی خودی خەڵکی ئێرانە دەستاوەردی کرێکارانە دەستاوەردی ژنانی ئازادی خوازە و هەروەها جوانانی مبارز و بەرابەری تەڵەبن خواستی ئەم خەڵکە لە 42 ساڵەوە بەر تاوەکو ئیسا خواستی سەرنگونی ڕژیم بووە بە ئیزافەوە کە خۆیان لە دوایە سەرنگونی ڕژیم بەلاخەرە ما حەسەڵی ئەو سەرنگونیە نەک وەکو دەورانی شاشا بڕۆ ئەمان بنەجێی یا ئەمان بڕۆن ناسیۆنالیستەکان بنەجێی ئەبەدەن وەوە بووە کە خەڵک بە حاکمیت و دەسەڵات بەدەستی خۆیەوە بگرێت و ئازادی و بەرابەری و ڕووفا خۆشببختی بە جێگەدانێ ئەمە و واقعەتە خەڵکی ئێران بۆ ئەوە شەڕیان کردو و ئەلعان بزوتنەوە و جنبشی سەرنگونی هەلم قۆناغا ئەبێت لەمە بیرکاتۆ و هیچ شتێک مەشغەڵەی نەبێ غێر سەرنگونی قەتعی کە ئەلعان هاتووەتە دی دنیای زعانی پێەکە و ئەوەی کە ئازادی خواز بێ و ئەوەی کە بەرابەری تەڵەب بێ و ئەوەی کە بەشەر و ژیانی ئینسانی خۆش بوێت بەمە افتخارەکە و ئەزانێ ئەمە دەستڕەنجی ئێوەیە بۆیە خەڵک لە دەرەجەی وڵا بێت دەستڕەنجەکەی خۆیان بە باشی محکەم جێپێ خۆیان محکەم کەن و ئاخری هەنگاویان بۆ ئەوە کە ڕژیم هەم سەرنگونی کەن کە خاستی ئەوەڵیانەوە و بە شوێنیشیا بێ ڕاوێستان
حکوومەتی شۆرایی خۆیان تەشکیل بن و ماتڵی هیچ دەستێک لەسەرەوە لە غەیبەوە نەبن کە بێن بەلاخەرە جێ خۆشکەن و استثمار و چەوسانەوە و کۆرەوەری و بۆبەختی دیسانە بەسەر خەڵکا زاڵکەن. ئەم دوو مەرحەلە ئەلعانیتر دەستی پێ کردووە. سەرنگونی جمهوری ئیسلامی قەتعیە واقعیە لە جامعە ئێرانە و ئەبێ سەرنگونی کەن بۆچی بۆ ئەو خواستانە کە خۆیان لە سەرەتاوە تاوەکو ئێستا بوویان وتیان ئێمە جمهوری ئیسلامیمان ناوێ بۆ باش ڕەحەت بژین، جمهوری ئیسلامیمان ناوێ بۆەوە کە زڵم و زۆرمان لێ نەکرێ، جمهوری ئیسلامیان ناوێ بۆ ئەوە کە تەواوی لە شارەکانی ئێرانە لە هەر شارێکە دەیان زیندانی دروست کردووە، زڵم و خەفقان و شکنجە و کوشتاری بێسابقەی کردووە. وەختێک دەرەکەوێ ڕژیم جمهوری ئیسلامی چه جەنایەتگەلێکی کردووە کە بڕوخێ و بڕوخێ و دەستڕەسی خەڵک بە هەموو ئیمکاناتێکی جمهوری ئیسلامی بەرقرار بێ و سەرانی جمهوری ئیسلامی محاکمە عەلەنی کا و بە دنیا نیشان بە کە چی گوزراوە لە ئێرانە، چ واقعەتی گوزراوە. بۆیە من گەرەکمە بڵێم کە سەرنگونی جنبشی سەرنگونی لە ئێرانە لەم مەوقعەتایە و جگەلەوە کە ئیفتخار کە ئەشێ بە سورعە بچێتە پێشەوە کە ئەم ڕژیمە ئەگەر مەوقعیەتی لەرزانی پیا کردو و لە پەرتگای مەرگا قەراری گردووە، دەستکەوتی خۆیان بووە، تەلاشی خۆیان بووە، بە خوێنی خۆیان ئەم شتە بە وجود هاتووە، نە هیچ دەستێکی تر لەم لاو لەولا و ئەوەیش کە بەسەر مەحوەری مەقاومەداتوە دیستانەوە بێ ئەمان بێ ئەم خەڵکە بێ تەلاشی 45 ساڵی ئەم خەڵکە بە هیچ شێوە ئیمکان پەزیر نەبوو و نەیەکرا. سپاس بۆ تەوزیحاتانت هەورابەی دارابی، هەروەکو بۆ خۆت ئاگاداری دۆست و دشمن و چەپ و ڕاست ئێزان بواکەن کە جمهوری ئیسلامی بە تایبەت لەم 14 مانگی ڕابردووە لەو پەڕی نالەباری چ لە سەتحی مەنتەقەیە چ لە ناوخۆی ئێرانە قەراری گرتووە. پرسیارەکەی من ئەمەیە لەم ڕابطەیەوە لەم فەردا سیاسیەیە کە هەر دەقیقە و هەر سەعات لە حاڵەتی ئاڵوگۆڕایە و بەزەرەری جمهوری ئیسلامی ئەحزاب و جەریاناتی چەپ و ڕاستی جامعە لە چ حاڵێکا قەراریان گرتووە، چ مۆقعیەتێکیانە و هەر یەک لەوانە لەکوێی ئەم فێل و ئینفعالاتە قەراریان گرتووە. ئایا تاینی تەکلیفی نەهایی و ئاخری لەلایەن خەڵکەوە بۆ ئینتخابی ئەحزاب کە بە تەریقی خۆیان بۆ ئەوەی 50 ساڵتر دووچاری بەختێکێکی وەک جمهوری ئیسلامی دوای سەرنگونی جمهوری ئیسلامی هەر لە ئەمریکاوە تا ڕاستترین جەریانی ئۆپۆزیسیۆنی سەراسەری ناسیۆنالیستی ئێرانی و کوردستان ئایندەیەکی خراپتر یا ئایندەیەکی شەبیهی 50 ساڵەی جمهوری ئیسلامی بەو جامعات تحمیل نەکەن، ئەم خەڵکە دەبێت چه انتخابێ بکەن، چه ئەرکۆزایی پێویتە سەرشانیان کە ئایندەیەکی ڕۆشتنیان ببێ لەم شەرایەتە حەساسەدا. وازەرم موضوعێکی فوق العادە مهمی ئەمڕۆی خەڵکی ئێرانە، فوق العادە، یعنی لە نانی شەو مهمترە بۆ ئەوە کە بتوانن ماحەسەڵی دەستڕەنجی 45 ساڵەی خۆیان کە بە خوێنی خۆیان نەقشیان کردووە بتوان ئەمما حەسەڵە کۆکەنەوە و بە ژیانێکی خۆش و دوور لە مەترسی و دوور لە ئیستبداد و ناخۆشی و هەژاری و بەوبەختی و تەبعید و زندان و کوشتار و ئەمانە دەستی بەسەرا بگن و تەبدیلیکەن بەمە لە شەرایەتی وا کە هەر ڕژیمی ئەڕوخێ لە هەرکەی دنیا و هەروەها لە ئێرانیشا بەلەخەرە جامعە کۆمەڵگا بۆ ڕوخانی ئەو ڕژیمە کە دەستی پێیەکە هەمیشە دوو بەشت بەشی چەپ و بەشی ڕاستە. ڕاستەکەی بریتە لەوە کە ئایا خەڵکی ئێران دوای 45 ساڵ شەڕ، دوای 45 ساڵ خوێندان، سەدها کوشتە، سەدها هەزار کوژرا و ئەعدام کرا و لەت و پارکرا و ئایا دیسانەوە ملکەجی نظامی سەرمایەداری و لایەنگران و ئەحزاب و جەراناتی تەرەفداری ئیستثمار و چەوسانەوە و هەڵاواردنی ژن و پیا و ئایا دیسان بەمە دڵیان خۆشە خۆیان هەڵەوەستن بەمەوە یان نەخێر هەر لەسەر ئەم شعارە چەپەی خۆیان لەسەر ئەم شعارە واقعیانەی خۆیان کە ئەم ڕژیمە ڕوخێن بۆ ئەوە کە جارێک لە تاریخە بۆ نمونە لە بەرچاوە 7 ملیارد بەشەر و
نیشانی بدەن کە واقعاً ئەگەر قدرت بەدەست خەڵکۆ بێت چەنێ ژیان ڕەحەتە ئەگەر قدرت بەدەست خەڵکۆ بێت و نەڵێ دەستی دەرەکی و ئستثمارگەران و سەرمایەداران دەستی تێبن و خۆیان حاکم کەن بە زەبر و زەنگ هەر وەکو جمهوری ئیسلامی وەکو ڕژیمی پاشایەتی دەرنەتیجە ئەمە ئەو ڕۆژەیە کە خەڵکی ئێران گەرەکیانەوە و ڕۆژەیە کە دەستی پێکەن لابنی جمهوری ئیسلامی هاوکاتە هاوزەمانە لەگەلەوە خەڵک بەم شعارانەی خۆیان کە تاوەکو ئیسە بوویانە و خوێنیان بۆ ڕشتۆ بچنە پێش و داوا و خاص و ویستەکانی خۆیان بۆ ڕووخانی جمهوری قەتعیکردنی هەموو باڵەکانی جمهوری ئیسلامی سەرمایەدار ئستثمارگەر تۆقێنەر کوشت و کوشتارگەر بالاخره ئەمە هەڵماڵن و خۆیان چنە جێی غەیر ئەز ئەوە کە چینی کرێکار ئازادی خوازان ژنانی ئازادی خوا و جوانانی مبارز و ڕۆڵەکانی کرێکاران و زەحمەت کێشیان غەیر ئەمەن ئەگەر ئەمانە بچنە قدرەت و هەر دەستێکی دەرەکی دیکە بێت دیسانە ئاش هەمان ئاش و کاسم هەمان کاسێ دەرنەتیجە بێ وریای ئەم وەزیەتە بن ئەم شەرایەتە شەرایەتێکی فوق العادە مهمە وەخت وایە لە ڕۆژ و لە هەفتە دەیان مۆزوعی چڕ و پڕ دێتە بەرەوە کە بۆ ئەوە کە ئەمان هەڵخڵەتێن چون تەنیا ئستثمارگەران تەنیا بە ئەحزاب و جریاناتەکان خۆیان و نایانە مەیدانە ئەن تۆ تماشاکە ئەلان تۆ تماشاکە ئیسرائیل و ئەمریکا ئیدعایانەوە ئێمە جمهوری ئیسلامیمان بە مەوقعەتە گەیانوە هەر لە ئیسەوە بارۆشەی خەریکن ئەو ڕژیمەیەکن کە خەڵ لە 57 سەرنگونی کردۆڕیانی ڕژیمی پاشاتی ئیسا ئەو کوڕەی ڕژیم ئەو ڕەزا پالەوی دێنە گۆڕ و دێنە مەیدان کە واقعاً بە غارەت و چەپاوەری خەڵکی ئێران لە کاتی خۆیان الان ملیاردها دلاری لەسەر یەکنەوە و ملیاردها دلاری بالاخره لە جیب داوە دەرنەچێ بنگەرەکەمەوە بڵێم کە خەڵک وریای لە عین حاڵاکە وریای ئەمشتانن ئەبێ هەر لەسەر پێی خۆیان بوێستن ئەبێ هەر بەو پلاتفۆرمە و بۆ بۆچوونە کە خۆیان بویانە ڕزگاری داهاتووی خۆیان وەک ئاوێنە نیشان بن بە خەڵکی تەواوی دنیا و نەچنە ژێرباری هیچ ستەمگەرێک و هیچ ئستثمارگەرێکی تر بە هەر ناو و ڕەنگ و نیشانێکە کە ئەوان گەرەکیان بێ دابینیکەن بۆیان دەنگت نییە ئابووجان سپاس بۆ تەوزیحەکانت باسەکە باسێکی مهمە مربوطە بە ساعات و دقیقەی عمری جامعەیەکی 90 ملیۆنی بەڵام متاسفانە مەحدودێتی کات ئیجازەمان پێ نادا هیوادارم بتوانین لە بەرنامەکانی داهاتووە مفەسەلتر سەبارەت بە ئەم ئەوزاع و بەتایبەت ئەوزاعی سیاسی ئێران قسەباسی زیاتر بکەین سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ تۆش و بۆ هەموو بینەرانی خۆشەویست و هەر بژی و خۆشوی سپاس بژی بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەرچی و هەرم ساخی و سڵامەتی و موفەقیەت و تەندروستیتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو بن